دیارم هەواڵە بەتایبەت بۆ ئەو خێزانانە بێت کە خاوەنی مناڵن یاخود ئەو خێزانانن کە بە شێوەیەکی گشتی ئەبینین کە ئێستا کێشەی تەکنەلۆژیا و بوونی مناڵ و دووری مناڵەکانیش بە شێوەی گشتی و مەشغوڵیەتیان بە ئایپاد و هەندێک لەو بابەتانەی کە هەیە ئەبینین کە نزیک بوونەوەکان کە من وە زۆر بابەت و زۆر ڕێگاشتاوەکو ئێستا خراوەتە ڕوو کە چۆن بتوانێت خێزانەکان جارێکتر لێکتر نزیک ببنەوە. لە ئێستاە لە نێو سینەما سالما بە خۆشحاڵیەوە پرۆژێکی تایبەت کاویش پرۆژەی خێزان و سینەمایە ڕائگەێنرێت. دیارم پرۆژەیە بە بەردەوامی هەفتانە خێزانەکان لەگەڵ مناڵەکانیان ئەتوانن بچن بۆ سەیری فیلمەکان بە تایبەتیش ئەو فیلمانەی کە پەروەردەین یاخود کۆمەڵایەتین و ئەتوانن خێزان بە شێوەیەکی گشتی پێکەوە بیان بینێ. دیارەمەش هەوڵێکی ترا بۆ لێک نزیک بوونەوەی بۆ بڵێن خێزانەکان بە شێوەیەکی گشتی و چۆن بتوانێت کار لەسەر ئەم بابەتە بکرێن. لە ئێستا پرۆژەی خێزان و سینەما پرۆژەیەکە کە بە خۆشحاڵیەوە ئەم پێنجشەممەیەک بڵین یەکەم فیلمی پرۆژەکە نمایش ئەکرێت و داوا لە خێزانەکان ئەکرێت کە بتوانن لەگەڵ مناڵەکانیان بە شێوەیەکی بە بڵێن خێزانی بچن بۆ سەیری فیلمەکان و ئەم پرۆژەیە بەردەوام ببێت و بە خۆشحاڵیەوە لە نێو سینەما سالما ئەم پرۆژانە بەڕێوەچێت. خێزان و سینەما پرۆژێکی هاوبەشی سینەما سالم و ڕێکخراوی کوردستان دیالۆگە ئامانج لەم پرۆژەیە بە کەلتورکردنەوەی بینینی خێزانی فیلمە لە سینەما هەروە بیرخستنەوەی ڕۆڵی گرنگی سینەمایە لە پێشخستنی کولتور و ڕووناکبیری. هەموو پێنجشەممەیەک لە دوو کاتی جیاوازدا بە خێزانی ئەتوانن بێن بۆ سینەما سالم و بێ بەرامبەر فیلم ببینن. هەفتەی یەکەمی پرۆژەکە ڕۆژی پێنجشەممە 16 نۆی 2021 کاتژمێر 3 پاشنیوەڕۆ و 8 شەوە بێت. فیلمی دۆزینەوەی نیمۆش تیایدا نمایشەکرێت.